وانەکەم لەسەرم بابەتە قسە دەکەم بەڕێز هۆشیار سیوەیلی بەرپرسی مەکتەبی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی دموکراتی کوردستان لێرە لەگەڵمان زۆر بەخێر بێ. لەگەڵ ئەم هەموو ئاڵۆزی وەم هاوکێشە سیاسیانەی کە لە ناوچەکەدا لە گۆڕانکاریدان وەم بابەتە هەستیارە سیاسیانە ئەمریکا گەورەترین باڵیۆزخانەی کۆنسوڵخانەی خۆی لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دەکاتەوە. پێتان وایە ئەمە چه پەیامێک دەگەێنێت؟ زۆر سپاس. بەڕاستی ئەمڕۆ توانم بڵم ڕۆژێکی مێژوویە بۆ پەیوەندیەکانی نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەرێمی کوردستان. ڕۆژێکە کە گەورەترین وەکو خۆشتان ئاماژەتان پێدا باڵاخانە ڕەنگە ناوەکەشی دروست نەبێت، چونکە لە چەند باڵاخانەیەک پێگاتووە. بە ئینگلیزیەکەی پێڵن کۆمپلێکس یا کۆمەڵگا ڕەنگە ڕاستتر بێت. گەورەترین کۆمەڵگای دیپلۆماسی ئەمریکی لە پایتەختی هەرێمی کوردستان دەکرێتەوە، لەبەرەوە ڕۆژێکی گرنگە. زۆر گرنگە چونکە گەسەیری زۆر بە خێرایی ئاوڕێک بۆ مێژووی پەیوەندیەکانی ئەمریکا و هەرێمی کوردستان بدینەوە. ڕۆژ بە ڕۆژ ساڵ دوای ساڵ پەیوەندیەکان زیاتر پەراسیێن. لە سەرەتایە لە ساڵی 1991 ئەمریکا زۆر خۆشحاڵ نەبوو بۆەوەی کە بەشداری لە ئەوەی کە پێیان دەوت پرۆڤاید کۆمفۆرت یاخود کە دوایی لە ئەنجامە ناوچەی نەوای ئارام یا دژەفڕینی لێکەوتەوە. بەڵام فەڕەنسا و بەریتانیا سەرۆکی کۆچکردو فرانسۆ میتران و جۆن مێجەر کە و کات سەرۆکی وەزیرانی بەریتانیا بوو لەسەر داوای ئەوان زیاتر ئەمریکا بەشداری لەوە کرد، چونکە خۆشیان ئەزانی بەبێ ئەمریکا بەبێ بازووی سەربازی ئەمریکا عملیەکی وا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرکەوتوو نابێت. لەو ڕۆژەوە یەکەم جەنەراڵی ئەمریکی کە هاتە زاخۆ ساڵی 1990 وازە مانگی ئازار بوو، ناوی شاری کاشویلی بوو، جەنەراڵێکی گەوری ئەمریکی. لەو ڕۆژەوە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و ئەو وەختە هەرێمی کوردستانیش نەبوو تەوعاً ساڵی 1990، بەڵام دامەزراندنی نەوای ئازاد یا ناوچەی دژەفڕین هەنگاوێک بوو، سەرەتایەک بوو بۆ دامەزراندن و دامەزرانی هەرێمی کوردستان. لەو ڕۆژەوە پەیوەندیەکان ڕۆژ بە ڕۆژ پەریان سندووە و گەورەترە بن و فراوانترە بن. پەیوەندیەکان تەنها پەیوەندی سیاسی نین، پەیوەندی ئابوورین، پەیوەندی ئەمنین، پەیوەندی کەڵتورین و ئێستا گەشتە ئەو قۆناغی کە وەکو باسمان کرد گەورەترین باڵاخانە یا کۆمەڵگای دیپلۆماسی ئەمریکی لەسەر ئاستی جیهان لە پایتەختی هەرێمی کوردستان دەکرێتەوە. سیوەیلی بەرژەوەندی هاوبەشەکانی ئەمریکا و هەرێمی کوردستان چین کەوای کردووە ئەمریکا متمانەیە بە هەرێمی کوردستان بکات و دۆستێکی متمانە پێکراوی ئەمریکا بێت لە هەموو قۆناغەکاندا. خاڵێکی زۆر گرنگە، چونکە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتان بە شێوەیەکی گشتی لەسەر پەیوەندی و بنەمای بەرژەوەندی هاوبەش دامەزراوە. ئەمریکا بەرژەوەندی هەیە لە هەرێمی کوردستان. بەبێ بوونی بەرژەوەندی ئەمریکا نایەتە هەرێمی کوردستان، بەبێ بوونی بەرژەوەندی ئەمریکا خۆسەخانەیەکی وا گەورە لە هەرێمی کوردستان ناکاتەوە. بەرژەوەندەکان وەکوتم ئابوورین، سیاسین، ئەمنین. لەپێش هەموو شتێکە ئێمە بەتایبەتی لە ساڵی 2014 و پێشتریش لە سەردەمی کە قاعیدە هەبوو هەرێمی کوردستان ڕۆڵێکی گەورەی لە دابینکردنی ئاسایش نەک تەنها بۆ هەرێمی کوردستان بۆ هەموو عێراقیش هەبوو. ڕۆڵێکی گەورەی هەبوو لە پاراستنی تا ڕادێکی زۆر ئەتوانم بڵێم هەندێک بەش لە سوپای ئەمریکی لە بەغدا لە شوێنەکانی تریش. و لە 2014 بە دواوە ئەم پەیوەندیە ئەمنیە سەربازیە تەبەن لە کاتێکە داعش هاتە ئاراوە زیاتر پەریسەن و گەورەتر بوو. ئێستاش بەردەوامە، ئێستاش پەیوەندیە ئەمنی و ئاسایشەکە و بەرگریەکە لە نێوان هەرێم لە نێوان ئەمریکا بەردەوامە. پەیوەندی ئابووری پەیوەندیەکی یەکجار گرنگە، بەتایبەتی پەیوەندی لە بوار و کەرتە استراتیژیەکانە وەکو کەرتی نەوت و غاز. ئێمە ئاگامان لێ بوو کە بەڕێز سەرۆکی حکوومەت گەورەترین گرێبەستی لەو بوارەدا ئیمزا کرد. بەردەوامیشن کۆمپانیا ئەمریکیەکان بەردەوام بن لەوەی کە گرنگی و بایەخی زیاتر بە هەرێمی کوردستان بن. بەڕاستی پەیوەندی تریش لە ئارایە کە ڕەنگە لە داهاتوە زیاتر ئەو پەیوەندیانە پەرەپسیێنێ
یەکێ لەو پەیوەندیانە پێگەی هەرێمی کوردستانە ڕاستە پێگەکە ئابوووریەکە گرنگە ئەمنیەکە گرنگە بەڵام پێگەی جیۆپۆلیتیکی هەرێمی کوردستان دەکەوێتە بینی چوار وڵاتەوە کە تا ڕاستەیەک هێشتا وەکو پێویست سەقامگیر نەبوو سەیری ئێران بکە سەیری عێراق بکە سەیری سووریا بکە ڕەنگە دۆخی تورکیا تا حدێک جیاواز بێت بەڵام تا ڕادێکی زۆر دۆخی ئەمنی دۆخی سیاسی ئەم وڵاتانە جێگیر نییە پێویستیان بە وڵاتێکە بە هەرێمێکە کە تا ڕادێکی زۆر لە ڕووی سیاسی و لە ڕووی ئەمنیەوە سەقامگیریەک هەبێ بۆی بتوانن پلان بۆ ئایندەی خۆیان دابنێن لەم ناو زۆر باشە بەڵام ئەبینین لە کاتێکدا کە هەڕەشە لەسەر هێزەکانی ئەمریکا لە عێراق هەیە لە ناوچەکە بەگشتی پرسی کشانەوەی هێزەکانی ئەمریکا و هەڕەشە لە گروپە میلیشیا چەکدارەکان لەلایەن ئەمریکاوە هەیە ترامپ بڕیاری داوە کە 30 کۆنسوڵخانە لە وڵاتان دابخات نوێنەرایەتیەکانی خۆی بەڵام ئێستا دێ لە هەرێمی کوردستان گەورەترین کۆنسوڵخانی خۆی دەکاتەوە پێتان وایەمە چۆن خوێندنەوەی بۆ دەکرێت من دیسانەوە تاکید لەسەرەوەکەمەوە کە ئەمە نیشانی ئەوەیە کە هەرم ئەمریکا باقێکی گەورە دەدا بە هەرێمی کوردستان پەیامێکیش نییە بۆ وڵاتانی دیکەی پەیامێکە کە ئەمریکا لێرێ ئەبێنێتەوە جارێ مەسەلەیمانەوەی هێزەکانی ئەمریکا وەکو ئاگادار وەزانن لە عێراقا نەماون یا هیچ نەبێ بە شێوەیەکی فەرمی هێزەکانیان لە بەشەکانی تری عێراقا نەما هەموو هاتوونە هەرێمی کوردستان و بەپێی ئەو ڕێکەوتنامەی کراوە کە ساڵی داهاتوو گوایە لە هەرێمی کوردستانیش ئەکشێنەوە بەڵام ئەمە قابلی ئەوەیە کە چاو پێخشانەوەی پێدا بکرێت بۆچی چونکە ئەو دۆخی کە ئەو ڕێکەوتنامەی تێدا ئیمزاکرا دۆخی سووریای ئێستا جیاوازە لەو دۆخە لە سوودیا دۆخێکگاوەتە پێشەوە کە ڕەنگە ئەمریکا پێویست بکات چاوخشاندنەوە بە بوونی خۆی بە هێزی خۆی نەک تەنها لە عێراق لە سەرتاسەری ناوچەکە بکات هەرێمی کوردستان ئەو ناوچەیە کە تا ئێستا ینی زۆر وتراوە کە تەنها جوندی تەنها سەربازێکیش لە هەرێمی کوردستان خوێی نەڕژا لە کاتی پرۆسەی ئازادکردنی عێراق و تا ئێستاش ئەوە بەردەوامە لەبەرەوە وەکو پرۆژێکی استراتیژی وەکو پەیوەندێکی استراتیژی گرنگی زیاتر بە هەرێمی کوردستانە دەن چونکە هەرێمی کوردستان بۆ خۆی گرنگە هەرێمی کوردستان بۆ عێراق گرنگە لەبیرمان نەچێ عێراقیش بۆ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گرنگە لەبەرەوە ئەوان بەو شێوە استراتیژیە سەیری پەیوەندەکانەکەن و لە خراپترین و ناخۆشترین دۆخیشە ئەمریکا لە دوای ساڵی 1990ەوە وازی لە هەرێمی کوردستان نێناوە تەنانەت ڕێکەوتنامەی یاخود ئاهشبوونەوەی نێوانیەکی تی پارتی هەر لەسەر دەستی ئەمریکا کرا لەبەرەوە پەیوەندەکە کۆنا و پەیوەندەکەم من لەو بڕوادانە داهاتووە فراوانتر و گەورەتر و بتەوتری زۆر باشە لەگەڵ هەموو ئەم بابەتانە کۆمەڵی گۆڕانکاری لە ناوچەکەدا هاتۆتە ئاراوە و سیاسەتەکان بە شێوازێکی دیکە خەریکە بۆ نەخشداڕشتنەوەی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ کاری لەسەر دەکرێتەوە استراتیژی و پلانە درێژخایانی کە هەیە هەرێمی کوردستان چۆن توانێتی هاوسەنگی بپارێزێت لەگەڵ دراوسەکانیدا لەگەڵ ئەم هاوکێشانە کە لە چەقی ململانێ گرنگەکانی ناوچەکەشدایە و ئەم سیاسەتە چۆن سەرکردایەتی سیاسی کورد بە تایبەتی سەرۆک بارزانانی و ئێستاش سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و گرێبەستانی کەوا ژۆی کردو توانیوەتی ئەم باڵانسە ڕابگرێت گرنگە زۆر گرنگە ئێمە دائیمە بەرپرسانی ئێمە بە تایبەتی جەنابی سەرۆک و سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم ئاماژیان بۆ کردووە کە ئێمە فاکتەری خێری لە ناوچەکە نابینە فاکتەری ناسەقامگیری فاکتەری سەقامگیرین دۆخەکە لە ناوچەکە زۆر ئاڵۆزە چونکە ناوچەکە خۆی ئاڵۆزە نەک تەنها دەوڵەتە دراوسەکانی ئێمە ئەوەی کە ئەیبینین لە شوێنەکانی تریش ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری گەورە کراوە گۆڕانکاری گەورەتر بڕێوەیە ئێمە درۆغمان هەیە هەرێمی کوردستان ڕاستە هەرێمیشین لە چوارچێوەی دەوڵەتێکە ئێمە وڵاتێک و دەوڵەتی سربەخۆ نین بەڵام دیسانەوە دەورمان هەبووە ڕۆڵمان هەبووە و ئەو ڕۆژ بەردەوامێ بان نمونەیەک تر باس بکەم ئێستا مانگانە بەردەوام ئەمریکا هاوکاری هێزی پێشمەرگاکە ئەمریکایەکە لەو دەوڵەتانی کە زۆر بە جددی هەوڵایە هێزی پێشمەرگەی بکات لە بینی ئەو دوولایانی کە هەیە و تا ڕادەیەکی سەرکەوتنی گەوریان بەدەستێنەوە بەڵام هێشتا هەندی هەنگاو ماوە ئەمانە هەموو نیشانی ئەوەن کە ئەمریکا تەنها مانەوەی بۆ ئێستا نییە ینی تێڕوانین ئەمریکا بۆ هەرێمی کوردستان تێڕوانێکی تاکتیکی نییە لەسەر بنەمای ئەو بەرژەوەندیانی کە باسم کرد ئەمریکا لێرەیە دەمێنێتەوە و ڕەنگە ئەو هێزانێک کە ئێستا لە هەرێمی کوردستانیشن وەکو وتم چاویان پیا بخشێنێتەوە لە داهاتوە بمێنەوە زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز هوشیار سیوەیلی بەرپرسی مەکتەبی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی دموکراتی کوردستان سپاس زۆر کە لەگەڵمان بووی زۆر سپاس